بانە شارێکی ڕۆژهەڵاتی کوردستانە کە 20 کیلۆمەتر لە سنووری هەرێمی کوردستانەوە دوورە. بانە بە مانای بەرزایی و لەسەر بانی شاخەکانە، هەروەها بە واتای قەڵا و خانوویش دێت. ئەم شارە پاڵیداوە بە کێوی ئاربابا و یەکێکە لە جوانترین شارەکانی کوردستان. تۆزێ ئەولاتر لە شاری بانە شارۆچکەیەک بە ناوی ئارمەردە هەیە کە بووە بە پایتەختی شاڵبافی لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئارمەردە بە داربەڕوو دەورە درا و لە بارترین شوێنە بۆ بەخێوکردنی بزنی مەرەز. بزنی مەرەز لە وەرزی بەهار لە گژ و گیای کەژ و کێ و بناری شاخەکان دەلەوەڕێ، بەڵام لە وەرزی پاییز و زستان جیا لە پوش و پاوان خواردنی سەرەکیان گەڵای داربەڕوەکانە. بزنی مەرەز تەنیا بزنێکە خوریەکی نەرم و بریقەتداری هەیە و دەتوانن لە خوریەکەی پۆشاک و بەتایبەتی ڕانک و چۆخەی مەرەز دروست بکەن. ئەم جۆرە بزنە کە بە بزنی ناوازە و دەگمەنی کوردستان ناسراوە لە گوندەکانی دەوروبەری بانە دەژین و لە ئێستاشدا مەترسی لە ناوچوونیان لەسەر. لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ژمارەیان لە 15,000ەوە بۆ کەمتر لە 500 بزن دابەزیوە. لە ئێستادا مام مەحموود تەنیا کەسێکە ئەم ژمارە زۆرە لە بزنی مەرەزی هەیە و خولیای بەخێوکردنی ئەم جۆرە بزنانەیە. بزنی مەرەز بزنێکی کوردیە، باشترین جۆری خوری هەیە لە جیهاندا، ئەگەرچی تورکیا خەریکە وەکو بزنێکی تورکی بە جیهانی دەناسێنێ و بە ناوی خۆیەوە تۆماری جیهانی دەکات. ئەم بزنە بزنێکی چالاکە بە جەستەیەکی بچووکەوە کە باشترین شوێن بۆ ژیانی ناوچە شۆستانیەکانی بناری زاگرۆسە. ناوم مەحمووە، مەسوول بە مەحمووی حاجی ڕەشید، لە دەشتی گەورە دانیشم. ئەم حیوانم هەیە هەر لە زمانی باو باپیرمانەوە بوومانە، منیژی تر تا ئێسێ هەر ماومە، دەوری سەرڕەسێ زیاتر ئەبێت. ئەو وەختە بە خێوی یەکەم هاوینێ لەم جەنگەڵ و مەرتەعا بە خێوی یەکەم و دستانێش لەم درێختانە گەڵای بۆ ئەکەم و ئیترە وەختە ئیسفادە لە پەشمەکەیەکەین. پەشمەکەی وەختی خۆی کە وەختی هات لە وەختی بەهارە دستان تەواو بوو، وەختی بڕینەوەیە ئەی بڕینەوانێ مەرەزەکەی و ئەگەر کەسێ بۆ خۆی سازی بکات دەیکا بە شاڵ و سازیش دەکات لە ئارمردا شاڵبافی لێن ئەی فرۆشین بۆوان ئەوانی ترێکەن بە شاڵ ڕەنگەکانیشی زەردی هەیە، سپی هەیە، ڕەشی هەیە، سووری هەیە، نەباتی هەیە. ئەو ڕەنگانی ڕەش و سپی و سوور و نەباتیەوە قیمەتی چاکی هەیە. من بۆ خۆم کە ئیسفادەی لێ ئەەکەم لە مەسەلەن بڵێن لە شیرەکەی و لە مەسەلەن ئەوەی کە ئیفرۆش بێت کە بیفرۆشم بەغەیر ئەز ئەوەش ئەلعان جەماعاتێ هەر لە خەڵقی ئارمردا با بە فرۆشش بیان دەمێ ئیسفادە لەم حیوانەی منەکەن
هەتا هەر لە شەکردنی ئەو ئافرەتانە لە شەکردنیەوە لە ڕستنیەوانێ ئەوانەی کەیتەنن لە تەنینەوانێ ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ خەڵقیش کە من ئەم حیوانم نگاداشتووە. جەستەیان بچووکە و سەریان مامناوەندە و جۆچکەکانیان درێژ و شۆڕە، پێیان کوڵ و بەهێزە، شاخی نێرەکانیان درێژ و هی مێیەکان بچووکترە. ڕۆژ لە دوای ڕۆژ هەڕەشەی لە ناوچوون و قڕبوونی ئەم جۆرە بزنانە تا دێ زیاتر دەبێت. گیان لە ئاگرکەوتنەوە لە دارستانەکان، پیسبوونی ژینگە، گرانی دەرمان و کەم تەرخەمی بەرپرسان هۆکاری سەرەکین بۆ قڕبوونی ئەم جۆرە بزنە. جیا لە ڕانک و چۆخەی مەرەز لە خوری ئەم جۆرە بزنە، پوزەوانە، گۆرەوی و بەرماڵ، شاڵ و پەستەکیش دروست دەکەن. پێشتر بە درێژایی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئیلامەوە بگرە هەتا ورمێ زیاتر لە 15,000 سەر بزنی مەرەز بەخێو دەکران. بەڵام لە ئێستادا تەنیا چەند ماڵباتێک لە دەوروبەری شاری بانە ئەو جۆرە بزنە بەخێو دەکەن. بەنەمانی ئەو بزنانە ڕەگەزی دەگمەنترین جۆری بزنی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان قڕ دەبێ و لەگەڵەوەشدا چۆخە و ڕانکی مەرەز و پەستەک و شاڵ و پوزەوانە و هەموو دەستچنەکانی دیکە کە لە خوری ئەم بزنە بەرهەم دێن دەبنە بەشێک لە مێژوو. وڵای ئێمە خەریکی ئەم شاڵ و شتین بەعینی خۆمان شەیەکەین و شیەکەینەوە و ئەی شۆین و بە هەموو لەونێک ئێمە لەگەڵیا خەریکینە دا ئەو کاسپیەکە ئێمەش ئەوەیە بۆ خۆمان ئەم حیوانەی بەخێوەکەین مەرەزەکەی لێیەکەینەوە ئەی شۆین دوای ئەوەی بێتەوانێ شەیەکەین بۆ ڕستن بۆ خۆمان بۆ خەڵق مەسەلەیە بەکرێیکەین ئیسێ 70 ساڵ ئەمرمە ئێمە لە مەسەلەیە گەڵێ دانیشتوین حیوان بەخێوەکەین و بۆ خۆمان مەسەلەیە گەڵێ مەرەزەکەی بەهارەیە بڕینەوانێ و کە بڕیمانەوە هێنینێ شۆین و کەشتمان ئەم دارۆکنێ شیەکەینەوە کەشیمان کردەوە شەیەکەین و ئەم داودەوەدا هەر کەسێک بۆی کراوە هەر کەس تااقەتی لێ بوو ئەسووری نەڕز بۆ خۆمان ئەیین بەو کەسێ ئەگەر کەسێکی ئەسووری بڕێسێ نایێنێ. چنینی شاڵ یان چۆخە و ڕانکی مەرەز مێژوویەکی کۆنی هەیە و پاش چەندین خۆناغی وەکو شیکردنەوە و ڕستن ڕایەڵ چنین و دورین بەرهەم دێ. ژنان ڕۆڵی سەرەکی دەگەڕن لە چنینی ڕانک و چۆغەی مەرەز.
ڕایەڵ یەکێک لەو قۆناغانەیە تەنیا بە ژنان دەکرێت. ڕایەڵ یەکێکە لە قۆناغە گرنگەکانی چنینی شاڵ کە دەبێ بە سەلیقە و وردەکاریەوە بکرێت. لەم قۆناغەدا ناسکترین داو پاش ڕستن بۆ چنینی شاڵ ئامادە دەکرێت. ژنان بەو پەڕی توانا و بە بێ ماندوو بوون هەر لە بەیانیەوە تا ئێوارە سەرقاڵی ئەم کارن تا ئەو شاڵەی دوجار بەرهەمی دەهێنن مۆرچی ڕەسەنایەتی و هونەری ژنانی ئارمەردەی پێوە دیار بێ. لە پاڵ چنینی شاڵ تەنیا ژنێک لە ئارمەردە ماوە کە خەریکی ڕستن و چنینی پەستەکە و ئێرە تەنیا کارگەیەکە لە کوردستان کە پەستەکی کوردی تیادا دروست دەکرێت. من 30 ساڵە خەریکی ئەم کارم. خەریکی شاڵ بووم لە ئەوڵەوە ئیتر هێنام ئەگەر مەرەزەکەم هێنا خەریکی شاڵ بووم و شانەمەکە ئەوەی جوان بوو تۆزێ درژ بوو ئەوە بۆ ئەم کرد بە شاڵ لە زۆر جێ پێڵەن ڕنگ و چۆغەڕ لە زۆر جێ پێڵەن شاڵ لە زۆر جێ پێڵەن بۆزوو. ئەم خەریکی شاڵ و ئیستێ وردەکە یەکەم بە پەستەک درشتەکەش یەکەم بە شاڵ. ژنانی ئاوایی پەستەکەم بۆ ڕێسن شاڵم بۆ ڕێسن خۆشم ئەیتەنم خۆشم خەریکی سوونەوەکەیم پەستەک سێ چوار مەرحەلەی هەیە. هەر لە هینەکەیەوە گە شاڵەکەی دروستەکەین لە دوای شاڵەکەی وردەکەیەکەین بە پەستەک مەرحەلەی ئەوەڵی ڕستنەکەیەتی مەرحەلەی ئەوەڵی ئەی ڕێسن و باەن ژنانی ئاوایی و ئەنجا منێنم ڕایەڵ یەکەم و ئاوان لەسەر ئەم دەستگا ئەیتەنم وەختێ تەنیم ئەمە کاری پەستەکە ئەو وەختەی هێنین وەستا ئەیدروێ ئەهێنین ئەیدروین و ئەوەن مەرحەلەی هینی پەستەکەکەی لە ئەم 5 مەرحەلەی هەیە پەستەک تا ئەو مەرحەلەی ئاوا ئەبڕیە و ئەدروێ. ئەم پەستەکە ئەگە دروستەکرێ تەقە کەسێک ئەگە دروستیەکە لە هەمووی منتەقەی کوردستانەتە دروست نەکرێ خەیرێ لێرە نەبێ ئەوش من دروستیەکەم. پەستەک وەکو سوخمەیەک وایە بەسە شاڵا لەبەریەکەن وەکو جلیسقەیەک وایە لە بەسە شاڵا لەبەریەکەن ئەو شاڵە بۆ پەستەکەەوە زۆ قەشەنگترە و زۆ جوانترە. پاش قۆناغی ڕایەڵ کاری جۆڵاکان دەست پێ دەکات. ژمارەیەکی زۆر جۆڵا لە ئارمەردە هەن کە خاوەن ئەزمموی چەندین ساڵن لە چنینی چۆخە و ڕانشی مەرز.
کاکە من حدوتی 65 ساڵ ئەمرمان نزیکەی 40 ساڵ ئەمە شغڵ و کارمان ئەمجا هەر لە قەدیمەوە لەم دێ ئێمە لە ئارمەدەی ئێمەیە ئەم مەسەلەی شاڵتەنین و شاڵبافێ بووە حەدیەقەل 70-80 جۆڵای تایە ئێرە زۆربەی شغڵ و کاری ئەم دێیە لەسەر شاڵ و مەرەزە ئەی وەستاکاریشمان هەر لە وەستا قەدیمەکانمانەوانە ئێمە فێر بووین لە باو باپیرمانەوە بۆمان ماوەتەوە فێر بووین و شاڵەتەنین و وەلی زەحمەتی ئەم شاڵەی زۆر زۆرە فقط کەم دەرامەدە دەرامەدێکی وای نییە کە بۆ خۆمان ئیسیفادێکی وای لێ بکەین و لێ بە بەهرە بگەین یا هەر لە قەدیم بۆ ئارمەدە مەرکەزی شاڵ دروستکردن بووە هەر لە قەدیمەوە دروست کراوە لە ئارمەدایە هیچ شوێنێکی وەک ئارمەدەی ناوبانی نەبووە بۆ شاڵ شاڵەکەی برەوی هەیە و دروست کراوە بە لالان ئاینێرن بۆ شارانە و بۆ شوێنی تر بۆ فرۆشەکەی شاڵ یارمەدە وەکو مێژوو خۆی دیار نییە بڵێن چ تاریخێک دەستی پێکردەوە بەڵام لە کۆنە لەناو باپیرانمان هەر کردویانە بەڵام زیاتری ئەو کاتە بۆ وەک پێداویستیەک بووە وەکو ئەمڕۆ بە حاڵتێکی تجاری نەبووە وەکو دەرامەدێک نەبووە زیاتری بەسەر کابرا خۆی پەشمەکەی بووە دروستی کرۆ بۆ جوانی بۆ لەبەرکردنی خۆیان بەڵام وردە کە هاتوۆتە پێشەوە خەڵق بینیوێتی و لەم لاولاوە خواستی لەسەر زیاترەوە بەڵام بەم شێوەی ئەمڕۆ بازم نا خوافریکا پیاوێک بوو کە عومەری ناوبوو زیاتری ئەتوانم بڵێم ئەمڕۆ کە شاڵی ئارمەدە هاتوۆتە حاڵتێکی وەکو تجاری و خواستی لەسەر و لە شارەکانی کەەوە حتا لە بەشەکانێکی کوردستانەوە داواکرێ زیاتری ئەو پیاوە بوو کە هاتێرە ئەو بە شێوەیەکی ڕستمی پەرەی پێدا کاری زۆر لەسەر کرد یانی شاڵی زۆر دروزە کرد خۆی ئەیبر بۆ سنە بۆ مەریوان بۆ شارەکان تا لەو حاڵەتی مەسرەفی خۆماڵیەوە هێنا سەر تقریبن ئەتوانم بڵێم ئێسێ سەنعەتێکە ینی تەجارەتێکە دەرامەدێکی باشیشی هەیە ئێستا بۆ خەڵکی ئارمەدە بەشێ لە زۆر کەس هەیە لە بانە خەریکی و ئیشەیە شێوازی نەوەی شاڵەکانیش زۆرە ئەوە نییە بڵێن قەدی کە بەم حاڵەتی لێنات بوو لە دووسێ ڕەنگا خولاسە بوو بۆ سوور بوو تقریبا ڕەنگەیەکی ڕەش بوو سپی بوو ئالەم حاڵتان وەلی ئەلان بە چون خواستی زۆر لەسەرا هەموو ڕەنگەکانی تقریبا توان بڵێ بەڵام 20 ڕەنگ 30 ڕەنگ زیاتر ئەڕوان شاڵی ئارمەدە وەکو کولتورێکی کوردی تۆماری نیشتمانی کراوە لە ئێرانە وەکو پایتەختی شاڵی شێنی شاڵبافی لە هەموو بەشەکانی کوردستانە دیاری کراوە شاڵی ئارمەدە کە تا ئەم دەخە لە پاراستراوە بۆ شێڕک پێکە ئەکرێت ئەتوانم بڵێم لە بە جورئەتەوە هەمووی ئی دەستڕەنگینی و قەناعەتی خەڵقەوەیە کە خەڵقێکی ڕێک و پێک دەستڕەنگی چ لە خانمان چ لە پیاوان چ لە ئەنی لە مێر منداڵەوە تۆ حسێب کە تاپیرێکی حتا 80 ساڵات توانێت لەو کارەیە کار بکە ئیش بکە و هیچ مشکلیشی نییە و ئێستا شاری بانە بووە بە سەنتەرێکی گەورەی بازرگانی بۆ ساخکردنەوەی کەلوپەلی بیانی لە ناو ئێران لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە گوندنشینەکان کۆچیان کردووە بۆ شاری بانە و لە ناو بازار خەریکی بازرگانی کردنن یان کۆڵبەرین و تامی دۆ و شیری بزنی مەرەزیان لە بیر چۆتەوە و ئیتر چۆخە و ڕانکی مەرەزیش لەبەر ناکەن شاڵ یان ڕانک و چۆخەی مەرەز بەراورد بەو چۆغە و ڕانکانەی لە قوماش دروست دەکرێن هەم گرانبەهاترە و نرخەکەی زیاترە و هەم ڕەسەنایەتی و هونەری چنینی پێوە دیارە کاکە گیان ئێمە ئێستا لێرە خەریکی شاڵ دروینین
شاڵەکان چەند نوعێکمان هەیە بە پێی ئەو خەتباریکمان هەیە ئەمە خەتباریکەکەیەتی ئەمە خەدوەسەتی پێڵێن ئەمەش خەتبانەکەیە بە شکلی زاخۆیە ئیسێ لە دروستکردنی شاڵە بەڵێن لە ئێرانە لە ڕۆژهەڵات تەنها ئارمردە هەیە کە شاڵ دروستکە نوعی شاڵەکانیش پەیوەندی بە مشتریەکانەوە هەیە خاصی لەسەر خەتباریکە هەیە خاتی لەسەر ئەو وەسەت هەیە منتیقەی سلێمانی زیاتر حەز بەم خەت وەسەتاکە منتیقەی هەورامان و بڵێ منتیقەی سنە زیاتر ئەم خەتباریکەیە منتیقەی زاخۆش لەسەر ئەم خەتپانەیە ئێمە بۆ دروستکردنی شاڵەکان کە ئێمە ئاندروین لەسەر خاصی مشتریەکان کارەکەین کاریان هەچ کامێکیان پێ خۆش بێ ئەویان بۆ دروستەکەی لە دروستکردنی شاڵە لە ڕۆژهەڵات بڵێ ئارمردە هەیە کە شاڵەکەی زۆر باشە لەگەڵ منتیقەی هەورامان لە عێراقیش منتیقەی ڕانیە هەیە لەگەڵ منتیقەی زاخۆ بەڵام باشترین شاڵەکان کە زۆر قیمەتیان گرامێ زاخۆ لە هەرمویان گرانترا پاراستنی شاڵ پیشەیەکی کوردەواریە و فەرهەنگێکی کوردیە یعنی فقط لە کوردەواریە ئەو نوع شاڵە هەیە ئەو پەشمە شتێکی زۆر جوانە ئەو کەلتورۆ تاالعانش ماوەتەوانێ پارێزراوە هەم لە کوردستانی عێراق ئەم لە کوردستانی ئێران لە تورکیا ئەوانەی سێ هەر پارێزراوە و هەر هەیە و نوع شاڵە ئەم جۆرە ڕانک و چۆغەیە لە زاخۆ و دهۆکەوە بگرە تا هەورامان و ئارمەردە زیاتر لە کاتی شایی و خۆشیدا لەبەری دەکەن ئەو هەڵپەرچێ و شایانەی بەم ڕانک و چۆغەیەوە دەکرێن ڕەسەنایەتی پێوە دیارە و نمونەیەکی دیار و جوانە لە کولتوری ڕەسەنی کوردستان.